بینەرانی شارپرێزم کاتتان باش لە ئاڵلقەیەکی تری بەرنامەی ئارمادا و لە هۆڵی بەڕێوەچوونی 24مین فستیڤاڵی گەلاوێژ هاتینەوە لاتەن. لاڵقەی ئەم جارەدا میوانداری خاتوو دکتۆرە ئەبتیسام ئیسماعیلمان کردووە کە سەرۆکی یەکەی ڕووناکبیری گەلاوێژە. دکتۆرە ئەم کاتت باش. هەموو کاتێکتان پیرۆز بێت 24مین فستیڤاڵی گەلاوێژ. پیرۆز بێ لە ئێمە و لە هەموو ئەدیبان و ئەدیب دۆستان. دکتۆرە ناونیشانی فستیڤاڵەکەتان دیالۆگی لابردنی ماسکەکانە. مەبەست لە لابردنی ماسکەکان چیە؟ تانەوێ ماسکی کام ماسکانە لابرن؟ بەڵێ ئێمە هەڵبەتە چەند ڕاهەندێکی لە چەند لایەکەوەیە، ینی کۆرۆنا بەدەر نیە لێی یەکێک لە ماسکەکانی کۆرۆنایە، بەڵام ئەوەی کە گرنگە بەلامانەوە ماسکەکانی کە لا ببرێن بۆی جوانەکانی ئەدەب دەرکەوێت بۆی ڕوتی ئەدەب ئاشکراکەین نهێنیەکانی ناوڕاتە ئەدەبیەکان ئاشکراکەین لە هەموو ژانرە ئەدەبیەکان و ببێتەوەی گفتوگۆیەکی ئازادانە بخۆڵقێنین. دکتۆرە بەڕێزت وەک ژنێک سەرۆکی یەکەیەکی گرنگیت کە ئەویش تایبەتە بە ئەدەب و ڕووناکبیری، تا چەند گرنگە ژنان تێکەڵ بن بەم جمع و جۆڵە ئەدەبی و ڕووناکبیریانە؟ بەڵێ هەڵبەتە گرنگی بوونی ژنان لە هەموو بوارێکا گرنگە، ینی ژنان سەلماندویانە کە تواناکانیان قەتیس نەکراوە لە بوارێکی دیاری کراوە، بەڵکو ئەتوانێت لە هەموو بوارەکانە جێپەنجەی خۆی دیار بێ توانێت کار بکە. هیچ کارێک نییە مەکارێکی ژنانی و مەکارێکی پیاوانە لە هەموو دنیای ئەوە سەلمێنراوە، ینی ئەگەر بڵێ لە فەلەک لە فڕۆکەوانی لە نازەم لە جەنگ لە هەموو ئەمانە ژنان خۆیان سەلماندووە، کاری ئەدەب و کاری ئیدارە و کاری هەموو بوارێک تەرخان نەکراوە وەکتم یاخود بڵێن لە چوارچێوە نەدراوە تەنها کاری ژنە ئەومەت کاری پیاوە لە هەموو بوارێکا ژنان. دکتۆرە بە درێژایی ساڵانی پێش و ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە فستیڤاڵەکەدا، ئەم ساڵیش وەکو درێژە پێدەری ساڵانی تر ژنان ئەو ڕۆڵە گرنگیان هەیە؟ هەڵبەتە ڕێگرینیە لە بەردەمی ژنانە کە بێن و بنووسن و بکرێن بە پێچەوانەوە. لای ئێمە تشجیعکردنێک هاندانێکی زۆر باشە بۆی ژنان، چونکە وەکوتم دیاری نەکراوە مە قەڵەمی ژنە و قەڵەمی پیاوەیە ئەو نەژن وەربگرین یا ئەو نە پیا وەربگرین، بەڵکو ئازادن. ئیمێڵێکی کراوە هەیە کە لە ماوەیەکی ئەو ماوە دیاری کراوەکی ئەتوانێت لە چیرۆک لە شێعر لە لێکۆڵینەوە چەند کەس بەشدار بێ. ئێمە خۆشبەختانە بەشدارکردنی ژنان بەشداری باشی تیا بوو، بەڵام کاتێک کە ئێمە ناوەکان ئەنێرین بۆ لیژنەی هەڵسەنگاندن ناوی لەسەر نییە، نازانێمە ژنەیە ئەمە پیاوەکە ئینوسێ. دوجار بابەتەکەیە خۆی فەرزەکات نەک ڕەگەزی نووسەرەکە. دکتۆرە خۆت وەک سەرۆکی یەکەی ڕووناکبیری گەلاوێژ هەستت چییە کە شەرەفمەندی ئەم فستیڤاڵت پێ سپێردراوە؟ بەڵێ من خۆشحاڵم تەبان کە وەکو یەکەم ژنم کە سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژگە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە کە تەنها پیا و سەرۆک بۆ ئەمانە، بەڵام لە ئێستایەوە 2 ساڵە 2 فستیڤاڵە من سەرپەرشتیاریا خۆت سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژم. خۆم بە خۆشحاڵە زانم کە یەکەم ژن بم سەرۆکی بنکەی گەلاوێژ بم. تا چەند گرنگە ژنان لە کۆمەڵگەی کوردیدا ڕۆڵیان هەبێت لە یەکە کۆمەڵایەتی و سیاسی و ئەدەبیەکاندا؟ وەک باسم کرد زۆر گرنگە لە هەموو کایەکە ژن هەبێنی، من ئەمێ شانازیەک هەیە کە بۆ خۆم باسی بکەم کە خۆشحاڵم پێی کە یەکەم سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بووم، یەکەم سەرۆکی بەشی ڕاگەیاندن بووم لە زانکۆی سلەیمانی وەکو ژن، یەکەم ژنی ڕاگر بووم ڕاگری کۆلێژی زانستم ڕۆڤایەتیەکان، ینی یەکەم ژنیش بووم دکتۆرای ڕاگەیاندن بێنم لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەمانە ئەم چوار شتێکێکە ینی ڕەنگە لە زۆر شتی تریشا یەکەمیم هەبێ، بەڵام ئەم چوار شتە زۆر شانازی پێوە ئەەکەم، یان یەک بە تایبەتی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ، چونکە گەلاوێژ خۆی پێگەیەکی جوانی هەیە، خۆی سەلماندووە لە ناو شاری سلەیمانی بۆ بە سمبڵێک بۆ شاری سلەیمانی بۆ پایتەختی ڕۆشنبیری. هەر بۆیە هیوادارم و من خۆم یەکێک ملوانی کە زۆر هاندەری ژنانەکەم کە کار بکەن بێنە پێشەوە لە هەموو کایەکانە و خۆم چالاکوان بووم لە پارێزگاریکردن لە مافەکانی ژنان لە بواری بنیادنانی ئاشتیا و ژن حەزەکەم بێتە ناو هەموو کایەکانەوە، لەبەرەوە زۆر گرنگە لە هەموو بوارەکانە، لە بواری زانستی، لە بواری سیاسی، لە بواری ئابووری، لە هەموو کایەکانی ژیانە ژن ڕۆڵ و پێگەی خۆی هەبێ. و وەگوتم ژن کەمتەر خەم نییە، ژن ئەوە نییە کە نەتوانێت ئەو کارەکان بکە خودت نەتوانێت بۆ کارانە هەسێ پێچەوانەوە. ژن زۆر بەتوانە و زۆر ئەتوان، بەڵام کێشەکە لە چاو بەربەستانەی بەردەمی ژنانە ناو کۆمەلگایە زۆر زیاترۆک لە
بەستەکانی بەردەم پیاوانە بتوانێت و بەربەستانە بەس تەحەداکردنی خۆیەتی یەکەم تەحەداکردنە بۆی کە ئەبێ خۆی بسەلمێنێ و خۆی لەناو خۆیان متمانەیەکی بەخۆی هەبێ دووهەم باگراوەندێکی معرفی و سەقافی و ئاشنا بێ بە مافە سیاسی مەدەنیەکانی خۆی ئەمە زۆر گرنگە بۆ ژنان و هەروەها یعنی وەک ئاماژەم پێەیە ئەو تەحەداکردنە لەناو کۆمەلگای ئێمەیە ئەو هەڵەیە بۆ پیاوان ئاساییە هەڵەیەکە بۆ ژنانە بێ بە هەڵا ئەمە خۆی یەکێکە لە نقطەکان کە زۆر ژنان لە وەسڵەکەنەوە نایەنە بوارەکانەوە زۆر جار لە بواری ڕۆژنامەنووسیا بە تایبەتی ژنان زۆر بربەستیان یەتە پێش زۆر گێچەڵیان بۆ دروستەکرێ زۆر ڕێگری ئەکرێ بەردەستیان جیاوازی ئەکرێ لە ئیشکردنیانە بەڵام ئەڵەم هەر ژنان زۆر لەوە بەهێزترن و ئەتوان و خۆیان سەلماندەوە. دکتۆرە لە فستیڤالەکەدا کۆمەڵێک ئەدیب و ڕۆناکبیر لە لیژنەکانی هەڵسەنگاندنان تا چەند ژنان ڕۆڵیان پێدراوە لەم لیژنانەدا بەشدار بن؟ بەشداریان هەیە بەس نامێنەوەی کە زوێن و چکە لیژنەکان جارێ ئەلان نەکراوە تا ڕۆژ تا سبەینە. زۆر باشە دکتۆرەیان. دکتۆرە پێویستە ژنان چی بکەن بۆ ئەوەی متمانە بەدەست بێنن بگەنە ناوەندەکانی بڕیار؟ وڵا هەر ئەوی کە باسم کردیانی ئەبێ تەحەدا بکات ئەبێ خۆی پڕچەکە چەکی معریفە چەکی زانیاری چەکی ئەو بواری کە هەڵیە بژێرێ بوارێک بێت تایە قوڵ بوو بێتەوانێ کاری بۆ بکە بۆی بتوانێت تەحەدای چواردەوری پێ بکە. دکتۆرە زۆر سپاس ماندوماتی دووبارە پیرۆزە یادی فستیڤالەکەتان و بە هیوای بەردەوامیتان دووبارە دەستی خۆش بێ. بینەرانی شارپرێس بەم شێوەیە هاتینان کۆتایی ئەم ئەڵقەشمان تا دیدار خواتان لەگەڵ.